دیسان هاوین و ئاگرتێبەربوون لە گیانی دارستانەکانی زاگرۆس. هەموو ڕۆژێ هەواڵی ئاگرگرتنی گۆشەیەکی دیکە لە سروشتی جوان و سەرسەوزی ڕشتە کێوەکانی زاگرۆس لە ڕۆژئاوای ئێران بڵاو دەکرێتەوە. دەڵێ ئەوە چارەنووسی حتمی ئەم دارستانانەیە کە هەموو ساڵێ لە مانگەکانی جوێزەردان و پوشپەڕدا ئاگر لە گیانیان بەرببێ. پاش ئاگرکەوتنەوەی چەند هەفتەی ڕابردوو لە ئۆستانەکانی کۆهگیلویە و بوێر ئەحمەد و لە ناوچوونی سەدان هێکتار لە دارستانەکانی ئەم ناوچەیە، ئەم جارە نۆرەی دارستانەکانی ناوچەی سەردەشت هات. هێشتا هەواڵی کۆنتڕۆڵکردنی ئاگر لەم ناوچەیە بڵاو نەبووەوە کە دارستانەکانی مەریوان لە ناوچەی دەرەوران ئاگریان تێبەر بوو. لە سەرەتای ساڵی 1400ەوە هەتا ئێستا تەنیا لە ئۆستانە سنووریەکانی وەک ئیلام، کرماشان، کوردستان و ئازەربایجانی غەربی پتر لەسەر ڕووداوی ئاگرکەوتنەوەی گەورە و چکۆلە ڕووی داوەکە زۆربەیان لە مانگەکانی جوێزەردان و پوشپەڕدا بوون. بەپێی هەڵسەنگاندنی چالاکانی ژینگە پارێز لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیک بە 4 ملیۆن هێکتار لە کۆی نزیک بە 10 ملیۆن هێکتاری دارستانەکانی زاگرۆس بەهۆی ئاگرکەوتنەوە و هۆکارەکانی دیکە لە ناوچوون. لە ئاستی ئێرانیشدا لە ماوەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی 1/3 گشت دارستانەکانی ئێران لە ناوچوون. دارستانەکانی زاگرۆس بە پانتایی 11 ئۆستانی ئێران و بەڕووبەری 6 ملیۆن هێکتارەوە چل لەسەری دارستانەکانی ئێران پێکدێنن. هاوکات لەگەڵ ئەوەی کە پێشگرتن لە پەرەسەندنی ئاگرکەوتنەوەی دارستانەکان بە هیچ شێوەیەک بە جددی وەرناگیرێت، گەلێک هۆکاری جۆرە و جۆری دیکەش لە ڕەوتی لە ناوچوونی دارستانەکانی ئێراندا ڕۆڵیان هەیە. لەناو ئەو هۆکارانەدا هۆکاری مرۆئی لە هەمووان بەرچاوترە. لە ئۆستانەکانی کوردستان و ئازەربایجانی غەربی ڕۆڵی سپای پاسداران لە ئاگرتێبەردانی بە ئەنقەستی دارستانەکان بە هۆکاری ئەمنیەتی حاشا هەڵمەگرە. هەروەها مانۆڕە نظامیەکانی سپای پاسداران لەو ناوچەیە هەموو جارێ ئاگرکەوتنەوەی بەرینی لێکەوتوەتەوە. یەکێک لە کانناسانی سازمانی موحیتی زیست کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت لە وتوێژ لەگەڵ ڕۆژنامەی ئیندیپێندنتی بریتانیا دەڵێ بەشێکی زۆر لە ئاگرکەوتنی دارستانەکان لە ئێران بە ئەنقەست و بە ئاگاداری ڕێکخراوێک ڕوودەدات کە بەرپرسی پاراستنی لە وەرگە و دارستانەکانە. ئەو لە وەڵام بە پرسیارێک سەبارەت بە دەست بەسەرکردنی پتر لە 100 چالاکی ژینگە پارێز لە کوردستان و کرماشان لە ساڵی 99دا و پەیوەندی بەم بابەتەوە دەڵێ زانیاریەکی زۆرم لەسەر وردەکاریەکانی ئەم مەسەلەیە نییە، لەبەر ئەوەی کە سازمانی موحیتی زیست چەند ساڵێکە بە شێوەی جددی لە بەدواداچوونی پەروەندەی ئەمنیەتی ژینگەیی مەنع کراوە. بەڵام لە بەرچاوگرتنی پێشینەی ئەم بابەتە بە تایبەت لە کوردستان درێژەی لە ناوبردنی دارستانەکان بە جۆرێک ئەمنیەتیە و تەنانەت ڕێکخراوی لە وەرگە و دارستانەکانیش ناتوانێت لەم جۆرە مەسەلانە دەخاڵەت بکات. قازانجپەرستی و ڕۆنقی بازاڕی معاملەی لە ناوبردنی دارستانەکان و کردنیان بە زەوی قابلی فرۆش، بڕینەوەی دارەکان بۆ ساخت و ساز، ویلاسازی و شارەکسازی بەبێی بەرنامەڕێژیەکی کارناسی کراو کە تێدا پاراستنی ژینگەی لە ئەولەویەتدا بێت بەردەوام زیادی کردووە. ڕشنی زەوڵەکانی وەک شیشەکە لە گەرمادا داخ دەبن و وەک ئاوێنەیان لێدێ لە زومرەی هۆکارەکانی ئەو ئاگرکەوتنەوانن کە ڕوویان داوە. لە ناوچوونی ئەم سروشتە جوانە و ئەم پەناگەیەی سەدان جۆر بوونەوەری دەگمەن لە بەرچاوی دەستگا پانوبەرینە نظامی و ئیداریەکانی ڕژیمدا ڕووی داوە بەبێ ئەوەی کە هەوڵێکی کاریگەریان بۆ ڕاگرتنیدا بێت. ئەوە تەنیا خەڵکی خۆجەیی بوون کە بەدەستی بەتاڵ و بەخستنە مەترسی گیانی خۆیانەوە ئەوەندەی توانیویانە دارستانەکانیان لە چنگ بڵێسەکانی ئاگر دەرباز کردووە. کوژانەوەی ئاگرێک بەو بەرینایە تەنیا بە کەرەستەی مۆدرنی ئەمڕۆیی لەوانە فڕۆکەی ئاوپاش دەکرێت. سپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی کە هەموو ڕۆژێ لە گۆشەوکەناری ئێران دەست دەکەن بە مانۆردانی پڕ هەزینە و زۆر جاریش خۆیان هۆکاری کەوتنەوەی ئاگرن، کەرەستەی پێویست بۆ کوژانەوەی ئاگر ناخەنە ئیختیار.
ئەوان کە لەگەڵ بیستنی چکۆلترین هەواڵی خۆپشاندان و حرەکەتی ناڕەزایەتی بە خێراترین شێوە بۆ سەرکوتکردنی ناڕازیان خۆیان دەگەێنە شوێنی ناڕەزایەتیەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوودا کە ئاگر دارستان و لە وەرگەکانی ڕۆژئاوای ئێرانی لەناو دەبێت هیچ کاردانەوەیەکیان لە خۆیان نیشان نەدا. فەرمانداری سەردەشت لەم پەیوەندەدا دەڵێ کە ڕێستەی پێویستمان نییە، تەنانەت پێداویستی سەرەتایی و ئاسایی وەک جلی تایبەت بە کوژانەوەی ئاگر و نەردیوانیشمان بەڕادەی پێویست نییە. پاراستنی دارستانەکان و ئەساسەن بایەختان بە هەموو توخمەکانی ژینگە و پاراستنی سلامەتی مرۆڤ و باقی زیندەوەرەکان یەکێک لە بنەما سەرەکیەکانی مانەوەی ژیانە کە کۆماری ئیسلامی خۆی لە بەرامبەریدا بێ ئەرک دەزانێ.